اینجا کەسانێک کە لە تاراوگە ژیان بەسەر ئەبن بەدەست ئەمەوە گلەییان هەیە ئەڵێن کە نازانن لە چ ڕێگەیەکەوە دەتوانن هاو زمانەکانی خۆیان کوردانی دیکە ببینن لەگەڵ یانە هام شۆڕەف بکەن مناڵەکانیان تێکەڵی مناڵەکانیان لەبن بێکۆ کاتێکی خۆش لە کاتە پشوەکانیانە بەسەر بەرن بێکۆ بچنە دەرەوە نانێک بێکەوە بخۆن. بەڵام لە ئێستاە دەرفەتێک لە وڵاتی ئەڵمانیا ڕەخسراوە لە لایەن یەکێک لەو خەمخۆرانی کە لەم بوارەدا وا دیارە بە پەرۆشێکی زۆرەوە بۆ بابەتەکە ڕوانیوە هەر بۆی مەجالێکی ڕێک خستووە و ئەمانەوێت ئەمڕۆ لەسەر ئەم پرۆژەیە کە لە وڵاتی ئەڵمانیا سازکراوە زانیاری زیاترتان پێ ببەخشین لەلایەن ڕێکخەری ئەم پرۆژەوە کە بەڕێز سالار حەمە ساڵح شەریفە لە ڕێگەی سکایپەوە بە هەمان شۆکەتن لە وڵاتی ئەڵمانیاوە لەگەڵمانەیە. سڵاو لە بەڕێزت بێت کاک سالار ئەم کاتەی بەڕێزت باش جا پێم خۆشە جەنابەت باسێکی پرۆژەکەمان بۆ بکەیت. ژیانتان باش بەیانی گژلایت باش سەحارخان بە هیوای کامەرانیتانم سەرەتا سوپاسی زۆرم بۆ بەسەرکردنەوە کەتان هەبێت و زیاتر بۆ خستنی ڕووی چەند زانیارێک دەربارەی کار و چالاکی و پرۆژەی سەیرانی کورد بەرلین لەژێر دروشمی سفرەمان یەک دەخەین و لە یەکتر ناسین ناترسین لە شاشە جوانەکەی کوردستانەوە لە بەرنامەی ڕۆژێکی نوێ پێشکەش بێەوەی بکەن. دەستەکان خۆش بێ سپاس بۆ تۆ کاک سالار بە هیوای ئەوەی کە هەمیشە هەوڵێک بن کە ئێوە دایما ئەو کەسانەشمان کە لە وڵاتانی ئەوروپان بتوانن لە ڕێگەی ئەم پرۆژەی ئێوە هەمیشە کۆبوونەوەیەکی کە هەبێ و لایەنە کۆمەڵایەتیەکە و لایەنە کوردەوارەکەی خۆمان بپارێزین. سەرەتا چۆن دەستان کرد بەم پرۆژەیە و تا چەند خەڵک لەگەڵتانە بوو ئەو کەسانەی کە لەوێن لە تاراوگەن بۆی کە ئەم پرۆژەیە دەوڵەمەندکەن و گرنگی پێبن. زۆر سوپاسدانەکەم بەڕاستی ئەگەر دەرفەتم بن من پێم خۆشە بگەڕێمەوە بۆ چەند ساڵێک بۆ 18 ساڵ لەمەوە پێش ئەگەر نازان تا چەند دەرفەتمانە بێت چکە پێم خۆش نییە بەشی بڵێن شتێک پاشگوێ بخرێ یاخو ئێمال بکرێت کە لەو پێشتر ڕۆڵی سەرەکی هەبووە. نزیکەی پێش 18 ساڵ لە ناو شاری بەرلیندا بنکەیەکی کورد باشترە بڵێم یاخۆ من دایمەوام وتووە ماڵێکی کورد دەرگای واڵا بوو بۆ گشت کرد و چالاکوانانی ئەم شارە هەبوو ئەویش ناوی ئاوەدانی بووە. ئاوەدانی لای زۆر کەس ئاشنایە ناوێکی دیارە هەم لەلایەن کوردان و هەم لەلایەن وڵاتانی لە وڵاتی ئەڵمانەوە بەتایبەت لە بەرلینە وەکو ناوەندێکی چالاک ناسراوە. ئەم ئاوەدانیە ئاوەدان بوو بۆ گشت لایەکە هەر لە ناو ئەڵمانیا تا کوردستانیش لەوانەیە بپرسێت چۆن کوردستان بەوەی کە بنکەیەکی بەرفراوانی چالاکیە چاند و هونەری و ڕۆشنبیرەکان بوو هەر لە گێڕانی کۆڕ و سمیناری هەفتانەی بەردەوام و کردنەوەی قوتابخانەی کوردی کردنەوەی کۆرسی هەمە چەشنا کردنەوەی پێشانگا بۆ هونەرمەندان و چالاکی شانەوەی و چەندین چالاکی تر لە هەمان کاتیشا پشت و پەنا بوو بۆ چەندین خێزانی بۆ چەندین خێزان کە سەردەمانێک لە بەرلینەوە پیتاکۆ دەکرایە و هاریکاری چەندین خێزانی کوردستانی پێ دەکرێت. بەداخەوە ئەو بنکە گرنگەی کوردی بەرلین کە پێگەیەکی سەرەکی یەکێتی نیشتمانی کوردستان بوو لە دەرەوە کە لە خزمەتی گشت کوردێکدا بوو بێجیاوازی ئەوەی کە لێرەیە شاید حاڵی ئەو ڕاستیان بەهۆیەکی ناڕوون داخراوە. وازام ئێستا کاتی خستنە ڕووی وردەکارەکانی نییە هەر بۆیە بە دوای ئەم بڕیارە ناجۆرە لە لای من و لای زۆرێک بیرم لە ئالتەرناتیڤێک کردەوە کە خۆم توانم بەسەریدا پشکێت و بتوانم وەکو جێگرەوە یاخود ببێتە جێ و سەکۆی گشت کوردی بەرلین. هەر لەو سەردەمانەدا بۆ ئەو کارەش هەسان بە پرۆگرامکردنی ماڵپەڕی کورد بەرلین کە ئەو کاتە خۆم خوێندکار بووم لە بوارەدا کە بۆ ئەو سەردەمە بۆ بنکەیەکی دەوڵەمەندی پڕ لە زانیاری و ئاگاداری و ناساندنی تاکی کورد و پیشە و پسپۆرەکانیان بۆ ئەو سەردەمە تاکە سەرچاوەیە بوو کە ئاکرا زانیاری لێ وەربگیرێت. لەم ساڵانەی دوایشدا لە 2016 بەدواوە کە کاتێک ئەتوانم بڵم کۆچی بە کۆمەڵ دەستی پێکرد 2016 پاشاتنی کۆمەڵێکی زۆر لە کورد بۆ بەرلین بیرم کردەوە لە دروستکردنی ڕێکخراوێک بۆ هاوکاری و هاریکاری و ڕێنیشاندانی ئەوانی تازە ڕایان کردووە بەرلین بە ناوی کورد بەرلین. سەرەتا
ماڵپەڕێک بوو دوایی وەکو ڕێکخراوێک بە ناوی کورتبەلین و تۆمارکردنی بە شێوەیەکی فەرمی بوونی چەندین پرۆژەی جوانی بە سوود بۆ گەنجەکانمان لەو ڕێکخراوە خۆی بینیەوە وەک دانانی گروپی شایی و هەڵپەرچێ و دروستکردنی تیپی فوسپال بڵێن زۆر باش تۆپی پێ کاک سالار هەر لەگەڵ قسەکانی بەڕێزت جوانادانە ئەو گروپی موزیک و سازدانی چەندین کۆڕ و سمینار و سەیرانی بە کۆمەڵ باش هەر لەگەڵ قسەکانی بەڕێزت ئێمە بە هەمان شێوەڵم بەداخەوە سلایدی پرۆژەکەەوە زۆرەوە ئەمی زۆربەی کارەکانی کۆمەلگای بیانی من ناڵم هەندێکە سەرڕاڵک کوردی بەڵکو بیانی بەهۆی بوونی دژاتی و پشگیری نەکردنەوە لە باربرا یاخۆ بە شێوەیەکی تر گۆڕانی بەسەر هات باڵ ئەگەر گوێت لە ساڵی منەوە بێت کاک سالار هەر لەگەڵ قسەکانی بەڕێزت ئێمە خەریکین کۆمەڵێک لە سلایدەکان دەبینین هەرەوە بیستن باسی نوێترین پرۆژەکەتمان بۆ بکەیت ئێستا نوێترین پرۆژەم ئەم سەیرانەیە تەبەن ئەمیش چەندین سەبەبی هەیە چەندین سەبەبی هەیە بۆ گەیشتام خۆناغا من لە دانانی ئەم نووسنگەی کە هەمە بە مەبدەیە کارم کردو وتومە ئەوەی بە تەنیا بخوات بە تەنیا ئەمرێت بۆیە پێم خۆش بۆ هەموو ساڵێک لە یادی ساڵانی نووسنگەکەمانە هەڵبچین بە کارێک چالاکیەک بە شتێکە توانامان بەسەریدا هەبێت سەرەتا بە کۆکردنەوەی 11 هونەرمەندی شێوەکاری کورد دەستمان پێ کرد لە هەر چوار پارچەی کوردستانەوە و لە ناو ئەڵمانیا ئەوانی کە لە ناو ئەڵمانیا ژیان پێشنگایەکی گەورە و سەرکەوتونان بۆ کردنەوە خۆشبەختانە دەم و ڕەنگێکی باشی هەبوو و لەسەر ئەوە کارمان کرد کە ببێتە شتێکی ساڵانە بەڵام بەداخۆ ئەوش بە هەمان شێوە ڕێگری کەوتە بەردەمان بارحاڵ ئەمە لە چەند چالاکێکی تریش بەردەوامی هەبوو ئیتر دوجار پێش 8 ساڵێک سەیرانێکمان کرد سەیرانێکی بە کۆمەڵ بیرم لەوە کردەوە شتێک بکەین کە هەموو تیا بەشدار بین نەوەک تەنها یەکێک لایەنێک گروپێک حیزبێک شتێک بیکە بەڵکو شتێک بکەین دەستە جەمعی بێت ئەویش گێڕانی سەیرانێک بوو بەڵام بە چەند مەرجێک چەند مەرجێکم دانا هەر ئەوە نەبێت سەیرانێک بێ یاڵە دەیکێت و هەر لە یەکە و لە سوچێکە و دابنیشێ بەڵکو هەمومان بەیەکەوە هەمومان وەکو خێزانێک هەمومان یەک سفرە خوانمان هەبێت هەمومان بەیەکەوە دابنیشین و لە دەوری یەک بین زۆر باشە ئێستا 11 ساڵەوە ئەم ساڵ ئەتوانم من چالاکی 11 مابوو جێڕانی چالاکیی ساڵانەیە ئەمە زیاتر ئەکەوێتە دوا هەفتەی مانگی حوت یاخو یەکەمین هەفتەی مانگی هەشت ئەنی تر کۆتایی هەفتەکە بکەوێتە کامیانەوە بە جۆرەی ئەوە گۆڕانی بەسەریەت بەڵێ جان کاک سالار گوێبیستی ئێمەی ئێستا کاک سالار من پێم خۆش بوو لەگەڵەوەی کە پرۆژەکە لە چەند ساڵی ڕابردووە هەتا ئێستا کە باسە کرد و بە چەند قۆناغی تێپەڕ بۆ لە ئێستاە ئێمە لەگەڵ قسەکانی تویا چەندین وێنە ئەبینین بوونی ئەو سەیرانەیە کە بەڕێزە ئاماژەی پیاکە هەموو کوردان بە کۆمەڵ کۆبوونێتەوە ئەوەی جێگەی دڵخۆشیشە کوردانی هەر چوار پارچەی کوردستان بەیەکەوە کۆبوونێتەوە وە لەم کۆبوونەوەیشە ئەوەی کە زۆر گرنگە تا چەند گفتوگۆ لەسەرەوە بکرێت کە خوانێکی خۆشە خۆن گفتوگۆش لەسەرەوە بکرێت کە هەندێک لەو هاوڵاتیان لەوانەیە پێویستیان بە یەکتر بێ کار ئاسانی بۆ یەکتر بکەن کە لە وڵاتێکی کەیە ئاژین و بتوانن کار بۆ یەکتر بدۆزنەوە و بە شێوەیەکی گشتی بتوانن کۆمەڵی هەماهەنگی هەبێت چۆن ئەڵێ ئێمە ناچینە سەیرانێک کاریەکە لە سوچەکە دانیشێت کەواتە کە لێ سەر یەک سفرە بوون بە ئەم سفرێ بێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە بتوانن ڕۆحی هاوکاری بۆ یەکترە بێ ئەگەر کەسێک تازە هاتۆتەوێ ڕێنیشاندەری بن کاراسانی بۆ بکەن بۆی کە بتوانێت بە شێوەیەکی باش ئەو لەوێ نیشتەجێ بێت و کارەکانی بە باشی بڕواگە گوێبیستی منی پێم خۆش وەڵامیان پرسیارم بیتەوە نازانم جۆتان لێ بوو یانە ئێمە جۆمان لە قسەکانی تۆ بوو بەڵێ مەبەستم دروستکردنی ڕێکخراوی کورتبەلین ئەوە بووە یەکێک بۆ لە هەدەفە سەرچەکانی بەوەی کە بتوانین هاوکار و هاریکار و ڕێنیشاندەری ئەو کوردانە بین کە تازە ڕێیان کەوتۆتە ئێرە بە هەمان شێوە ڕێنیشاندەر بە دۆزینەوەی کار بە فێربوونی زمان بە دۆزینەوەی محامی و ئەوانی کە پێویستیان بێ بۆ لایەنی
پزیشکی ینی هەر جۆرە پێویستیان هەبوو بێ بەڕاستی ڕێنیشان دەریان بوون و تەنانەت کۆڕۆسیمینار بۆ محامی پسپۆر لە بواری پەناهەندەیە کرا و زۆرێک لەم کەسە نوێیانە بەشدار بوون و ئیسفادیان لێ بینیوە و توانیوانە کارەکانی خۆیانی پێمەی سەرکەن. زۆر باشە جا کاک سالار ئەو کەسانەی کە بەشدار بوون لەوێ تا چەند بە گرنگیەوە سەیری بەڕێوەچوونی بۆ نمونە سەیرانی بە کۆمەڵی کوردان شێوەیان ئەکرد لایەن وا بوو کە ئایا بۆ نمونە بەردەوامی هەبێت دەتوانێت بۆ ئەوان بۆ منداڵەکانیان بۆ پاراستنی زمانی کوردی لە دەرەوە گرنگی هەبێت؟ وا دیارە بەداخەوە کاکسالار گوێی لە دەنگی ئێمەوە نییە بە حکمیەوەی کە باسکای پەیوەندیمان لەگەڵ بەڕێزی دروست کردبوو هەر بۆیە بەداخەوە نەکرا کە درێژە بە گفتگۆکەمان بین لەگەڵیان بەڵام سەیرانێکی زۆر جوان بوو هەمووی دیار بوو کە دڵخۆشیەکی جای زۆربانجلی کوردیان لەبەر کردبوو زۆرێک لە خواردنەکان کوردەواریانە بوو و بە هیوایەوەی کە هەنگاوی جوانی لەم جۆرە بەردەوامی بێگومانەوەشی کە لە تەواوکەری قسەکانی کاکسالارە زۆر بێگومان هەستیە کرد بەوەی کە کوردان بەیەکەوە هەمووی کۆبکاتەوە نەک کوردی یەک ناوچە بەڵکو وەر چوار پارچەی کوردستان و لە هەمان کاتیشا من پێم خۆشە وەکو پەیامی کۆتایی بابزانین تا چەند لە تاراوگا هەستی نەتەوایەتی لای کوردانی خۆمانەیە چونکە لە هەندێ نەتەوەدا ڕەگزپەرستی یاخو زۆر کاچاویان بە ئێمە هەڵنایەت بەڵام ئەگەر ئێمە بە کۆمەڵ بین و یەکڕاو بۆ چوونمانە بێت و هەستێکی نەتەوەتی کوردانەمان هەبێ بڕوا ناکەم کەس بتوانێت ڕوبە ڕوومان بۆستێتەوە تا چەند ئەمە لای ئێوە بوونی هەبوو گفتوگۆتان لەسەر کرد کاک سالار. من بۆ وەڵامی ئەوە ئەتوانم وتەی خوشکێک کە ڕێککەوتە بەرلین لە کوردستانەوە هاتبوو بەشداری چالاکیەکمان بوو ئەو وتی هەستەکەم ئێوە ئێشتا لە ئەیڕەقیبان یعنی دیار ئەوان قۆناغەکانان تێپەڕاندووە بە نسبەت خۆیەوە کە لە ئێمە ڕەقیبابین بەڕاستی جێ خۆشحاڵیمانە کە ئێمە لە ئەیڕەقیبابن و مەسلەی نەتەوایەتەکە لای ئێمە زۆر کاری جدی لەسەرەکرێت و یەکێک لەو خاڵانەی کە ئێمە ئەڵێن کۆ ئەبینەوە لە یەکتر ناترسین لە یەکتر ناسین ناترسین و سفرەمانیەکە نانونمەکیەکەکەین زیاتر لەیەکە و نزیکە بینەوە کە ئەمە خاڵێکی گرنگە لە لای کورد کاری لەسەرەکرێت و دەژڵێن لە یەکتر ناترسین زیاتر لەوە هاتووە وە گۆڵامێکی بەکردار بۆ زۆرێک لەوانەیە کە دەڵێ ئێمە تێکەڵی کورد نابیت بۆ لە کاتێکدا کە دەکەونە بۆ تەنها قسەی زلی بێکردداری کوردانە دەفرۆشن بەڵام ئێمە ئەڵێن ئێمە بەڕاستی لە یەکتر ناسین ناترسین و دەڵێن پەشیمان نین لە ناسینی هیچ کەسێک چووکە لە ناسینی کەسی باش خۆشیمان پێدەبەخشێ کەسی خراپ ئەزمونمان پێدەبەخشێ و کەسی زۆر خراپ وانەیەکان پێدەبەخشێ. زۆر سپاس بە هیوای ئەوەی کە هەوڵە جوانەکانی بەڕێزت بەردەوامی هەبێ سپاس دەکەن ئەوەی کامڕۆ بە شوێکی ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە ئەڵمانیا لەگەڵمان